خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ. ئێمەمانەوێت کاندیدێکتان پێ بناسیین و لەگەڵ کاندیدێک گفتوگۆ بکەین. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حەزبەی دەست بۆ هەر ڕۆژێک لە مێژوەکەیە بەی پڕێتی لە قارەمانی و سەروەری و خوێنڕشتن لە پێناو خاک و خەڵکدا. دەست بۆ هەر ناوچەیەکە بەی، دەست بۆ هەر بنەماڵەیەکە ڕاکێشید، پڕێتی لە پیاوی جوامێر و ئازا، پڕێتی لە پیاوی قارەمان، پڕێتی لە پیاوی تێکۆشەر کە خۆی نەویستووە، کە سوکاری نەویستووە، تەنها خاک و خەڵکەکەی ویستووە بۆ بەبەرگری کارێکی سەرسەختی خاک و خەڵکەکەی. من لێرە ئەمڕۆ باسی چیرۆکی پاڵەوانێکتان بۆ کەم، ئەو سیروان دێڕەشەیی کابێ بە پێشمەرگە ئامادە ئەبێ بۆ ڕۆحبەخشین، مەرجی خۆی خاتە پێش هەموو شتێکەوە، کە ئەبێ بە باوک ئەگەرچی لە مناڵی یەکەم و دووەمە لای خۆی ئەمێنێتەوە وێڕای پێشمەرگایەتی، بەڵام ئیدی ئەزانێ شەهید دەبێ. بە میهرەبانی خۆی مناڵێکی ئەبەخشێ بە خوشکێکی، مناڵێکی ئەبەخشێ بە برایەکی، مناڵێکی ئەبەخشێ بە هاوڕێیەکی. ئەم چیرۆکە ڕاستە بەشێکی پڕێتی لە میهرەبانی پاڵەوانێک، بەڵام وەختێک بیر لەوا کاتەوە بەعس هێندە دڕندە ئاسان دەستیان بۆ هەموو پیرۆزیەکانی ئەم وڵاتە ئەبرد و توێتی با ئەوان بژین ئەگەر منی شەهید بم. دوجار ئەو وێڕای ڕۆژە سەختەکانی خەبات، وێڕای ڕۆژە سەختەکانی خەبات، وێڕای ئەرکە قورسەکان، وەکۆی پێشوو پێموتن هەڤاڵ ئەبەخشێ بە مامی، بەڵام لەبەرەوەی چیرۆکێکی تراژیدی هەیە دواتر بۆتان باسەکەم، بەڵام هەڤاڵ تەنها ناوی هەڤاڵ نییە، ناوی بێباک. بێباک بۆ دواتر پۆڵای بەخشی بەپووری، پۆڵا بۆ پۆڵا ئێستا لەکوێیە؟ پۆڵا چێە؟ ئەگەرچی مناڵێکی تریشی بەخشیەوە بە هاوڕێکەی کە ناوی گەرمیان بووە، بەڵام دوجارە گەڕێتەوە لای خۆی. ئەمە چیرۆکی خانەوادەیەکە کە ڕوبەڕووی هەموو ئازارەکان بوونەتەوە لە پێناو کوردایەتی، لە پێناو خزمەتکردنی خاک و خەڵکەکەی. سیروان دێڕەشەیی ساڵی 2003 شەهید دەبێت و دوجار ئەو مناڵانەی کە هەیەی وەک بەجیانە هێڵێت، بەڵام دایکێک، پورێک، ئامۆژنێک، سێژنی قارەمان ئەم مناڵانە لە باوەشەگرن و ئەیانەوێ گەورەیان کەن. ئێستا ئەوەی کە وتم پۆڵا لەکوێیە؟ پۆڵا چێە؟ پۆڵا ئێستا کاندیدی ژمارە 31 کوڕی شەهید سیروان دێڕەشەییە. من لەگەڵ ئێوە پێشوازی لێ یەکەم، با بفەرمێت. بۆ جێمان دێڵی تاکە ژیان بەری ناسەر هەروە بەوێڵی، تاکە غەوی ئەم میڵەتە بگرینە باوەش، تاکە لە سۆزی باشێتی ئەماکەی بێبەش، ئای ئەماکەی بێبەش. فەرموون، سپاس بۆ ئێوە. ئەگەر یەک دەقە بوەستی بیت ئێرە کاکە پۆڵا، بۆ دڵت پڕ بوو لە سەرەتای هاتنت ڕۆژگارەکانی ژیانت بکەوتەوە.
تسربستی ودازێنم بۆ کوردستانە تاکو نەخشەی ئەمە باش بادا بنووشین سوپاسانەکەین کاکوڵا بەخێڕێ داوای لێبوردنەکەین من هیچم نەوت جگە لە چیرۆکێکی ڕاستەقینە کە ڕووی داوە و زۆر بە خێراییش کۆم کردەوە و بە بینەرەکانمە وت و ئەزانم لە ناخی پۆڵایە پۆڵایەکەیە هێزێکی گەورە هەیە هێزی پیاوێکی قارەمان ژنی قارەمان هەیە کاک پۆڵا چی بە بینەران و بەشداربان و ئامادەبوانەڵێ زۆر سوپاس کاکزانە سوپاس بۆ تۆ داوای لێبوردنی ڕۆحی باوکم و سەرجەم هاوڕێ هاوسەنگەرانی شاد بێ بەتەنیا ئێمە بێ باوک نەبووین بە درێژایی مێژووی میلەتەکەمان سەدان و هەزاران خانەوادەی تێکۆشەر وەکو ئێمە بێ باوکیان چەشتووە وەکو ئێمە بێدایکی و بێکەسیان چەشتووە ئازاری بێ باوکی ئازاری شەیدبوونی برا هەموو ئەمانیان چەشتووە بە درێژایی و مێژووە هەڵبەت ئەگەر پاڵنەرێکی بەهێز عەتفێکی بەهێز یان هۆکارێکی زۆر زۆر ناخەژێن نەبێ ئینسان ناتوانێت یعنی ڕێ بە خۆی بدا بۆی کە لە ناخەیەتی بەگریان دەری بڕێ ئێمە هەڵقوڵاوی ئەم کوانوەین 23 ساڵە ئێمە هاوشێوەی سەدان و هەزاران عایلەی هەرێمەکەمان ئازاری بێباوکیە چێژین بەتەنیا من نیم بەڵام ئازاری بێباوکی بەهێزی کردین بەهێزی کردین لەسەر پێی خۆمان بوەستین باوک بۆ من و بۆ زۆربەی زۆربان نامێنێ بەڵام چی گرنگە کە لە دوای شەیدبوونی باوکمان چۆن خۆڕاگرانە ئازایانە بەردەوام بین ئەوەی کە ئەوان تا قۆناغێکێنایەن ئێمە بە شێواز و میکانزمی و ئەدایەکی جوانتر درێژەی پێ بدەین لە زۆر شوێنەم قسەیەم کردووە کاکزانە ئێستاش دووبارەیەکەم هەر گورزێبەر پشت بکەوێ نەیشکێنە بە هێزێکە گورزی لە دەزانی باوک پشتی نەشکارین نەیشکارین بەڵام بێهێزمانی کرد نەیشکارین بەردەوامی کردین بەردەوامی پێدای لەسەر ئەو ڕچکە و ڕێبازە بەڵام بە میکانزم و میتۆدێکی جیاواز هۆکاری دڵپڕی و بێتاقەتیمان بەشێکی دڵخۆشیە بەشێکی ئەوەیە کە ئازارەکانی ئەو ڕۆژانەیە کە ڕەنگە وترابێ ئەم بنەماڵەیە لە ڕێگەوە هەڵکێشران کۆتاییان بێهات سیروان ڕەشەی قەڵایەکی قایم و پۆڵاین بوو بۆ میلەتەکە بۆ حیزبەکە بۆ سنوورەکە بەڵام بە شەهیدبوونی کۆتایی هات سڕایەوە ئەم بنەماڵە کۆتاییات بەڵام ئێستا لە دوای ئەوە بە فەزلی خوددا پاشان هاوڕێ و هاوسەنگەرەکانی باوکم و کەسوکار توانیمان بینەوە ناو مەیدانەکە ئەسپی خۆمان تاو بدەینەوە ئێستا ئەوەی کە باسێکەی ئەو گورزەی بەرپشتەکەوێ ئەگەر پشتت نەشێنێ بەهێزتەکە ئێستا کاکپۆڵا بۆچی خۆی کاندید کردو ئەوێت ئەو خەباتی تێکۆشانی عایلەکەی و بڵێ هێشتا من هەم وەک پۆڵایەک لە دوای ئەنفال میلەتەکەمان بە ڕاپەڕین وەڵامی ئەو ئازاری دایەوە لە دوای کۆڕە و میلەتەکەمان بە پێکێنانی حکوومەت وەڵامی ئەو ئازاری دایەوە لە دوای پرۆسەی ئازادی میلەتەکەمان حیزبەکەمان بە پێکێنانی عێراقێکی نوێ نووسینەوەی دەستورێکی نوێ وەڵامی ئەو چەند ساڵستەم و زۆرداری دایەوە لە دوای نووسکۆی 75 میلەتەکەمان بە دروستبوونی حیزبێکی تر و بە لەدایکبوونی حیزبێکی نوێ وەڵامی ئەو بارودۆخی دایەوە ئەم نمونانە
بۆ تاکیش دروستە بۆ تاکیش دروستە کە لە دوای إن مع العسر يسرا إن مع العسر يسرا فإن مع العسر يسرا ئەمە ئاماژەیەکی ڕوون و ڕەوانی قورئانی پیرۆزە لە دوای هەر شکست و ناخۆشی و نەهامەتیەک هەستانەوە و گەشانەوەی تایە ئەوەی کە هانی پۆڵای دابێتە ناو ئەم پرۆسەیەوە حەزێک نییە حەزێکی دنیایی خۆ دەرخستن خۆ پیشاندان خۆ عرزکردن چوونە ناو پلە و پۆست و پێگەیەک حەزێک نییە پێویستیەکە بۆ ئەوەی ساڕێژەری ئەو برینانە بێ ساڕێژ چکۆ برین پۆڵا و هاوشێوەکانی پۆڵا برینەکان ئەناسنەوە برینەکان چاکە نازنەوە کاکزان مادام ئێمە برینەکان ئەناسینەوە ئەزانین برینەکان کامانن و خۆشمان هەموو کات بە دوای ساڕێژکرێک ئاگەڕاوین دەستمان کەوتووە نەکەوتووە دەستمان کەوتووە نەکەوتووە ئێستا ئەزانین برین کامەی و ساڕێژبوونی چۆنە مادام بە دوای ساڕێژی برینەکان ئاگەڕین کەواتە بە پێویستی وەکو پێویستیەکی واقعی هاوخەمەکانی خۆمان بینە ناو ئەم پرۆسەیەوە نەک وەکو حەزێک کاک پۆڵا من ئەزانم ئێوە خوالێکتان نەکە چواردە کەسن چواردە مناڵن بەڵام چیرۆکەکەمان کۆتایی پێنایە چیرۆکە پڕەتی لە قارەمانێتەکە هەر لای پیاوێک نییە قارەمانێتەکە لە دوای شەهیدبوونی پیاوێک و پێش ئەو کاتەش لای سێ شێرە ژنە ئیزنمانەدەی ئێمە لەگەڵ ئێوە بەیەکەوە هەستینە سەر پێ و پێشوازی بکەین لە سێ ژنی قارەمان با بفەرمۆن فەرموو با من مایکەکە بێنم فەرموو داجە وەرنێرە فەرموو وەرێرە داجە فەرموو وەرێرە بەخێر بێن داجان بەخێر بێن دەستان ماچەکەم ئەگەر لەو ریزە بوەستن لە تەنیشتی یەکە کاکە پۆڵا لە نێوانتان نابێ من ئەتوانم کامیان دایکتە کاکە پۆڵا والیدەخان دایکمە والیدەخان دایکتە ئەو نەزیرەخان خوشکی باوکمە و ئەویش پورمە بەس تۆ لای ئەو گەورە هەر لای ئەو گەورە بوو ئەویش ئامۆژنمە دەستان ماچەکەم ئێوە سێ شێرە ژنی قارەمانن هی ئەوەیە کە فەخرتان پێوە بکەین سوپاسانەکەم ببورن دابنیشن با زۆرمان دووتان نەکەین با گوێ لەوان بگرین زۆر سوپاس دایە جان چۆنی چیت هەیە بۆ کاکە پۆڵا کە لەناو حەزەکەم ئەوەم بۆ باسکەی چی کاکە پۆڵا بۆ نایەتی ئێرە بەسەرچەوە ئەوم بۆ باسکەی بە کورتی چەند بە نەهامەتی گەورە و کردن لەناو ئەو نەهامەتیانەی کە هەموو گەلی کوردی تیا زۆر بە نەهامەتی گەورەیانم سەگیرانم تێ زۆر بە نەهامەتی زۆر بە نەبوونەی زۆر بە داماوی دوانیان گشتیانم گەورە کرد بە خوێنین نانمە بەر مەکتەب یعنی تاقێکیان پێڵاو ئەویانەکە دەپیان تاقێکیان پێڵاو ئەوکەی تریانەکە دەپایان کە دوو تاق بۆیان جام تاقانیانمە دووریەوە کرد زۆر بە نەهامەتی سوپاس بۆ خوا ئیستا ئەم ڕۆژە بەروبۆکەی ئەخۆی بە خوێنی شەیدەکەمان دەستخۆش زۆر خۆم بە بەختەوە رەزانم سەربەرزم هەموویت بۆ کورد و کوردستان بەڵێ هەموویم بۆ کورد و کوردستان بۆ گیرفان نەمکرد ئیستەش ئامادەم لە ژێر خێمەیە کە بم بەس یەکێتیمان سەرکەوێ و کورد و کوردستانمان ئازاد بێت هەمان درێژ بیت چیرۆکی بێباک بۆ بێباک لە سزنا بوو تر باوکی زمانی خۆی گازی هاوڕێکانی هەمووتیان بۆ زمان خۆتت گازیە وتی لەبەرەوە بێباک بم لە دنیاە بێباک بەو شێوەیە بەڵێ
ینی زمانی بڕیوە زمان خۆی بڕیوە زمان خۆی قرت کرد بۆی دەنجی نەناسێت بۆ ئەوەی دەنگشی نەناسێ وتی با بێباک بم لە دنیاە ئێستا بێباک لێرەیە بێباک لێرێ زۆر باش چاوی ماچەکەی زۆر باشە ئەی ینی داوات لە هاوڕێ و هاوسەنگەرانی شەهید خزم و کەسان چیە بۆ ئێستا کاکە پۆڵا ژمارە 31 کە لە لیستی 222 لە داواکارم لە برای ئەم برا خۆشەویستانە کە گشتی کوڕ و کوڕشەیدە و کەس و کار ئەنفالە دەنگ بە کوڕەکەم بکەن متمانەی پێ بکەن ئەویش ئەو متمانە لە دەست نەدا ئەو متمانە لە دەست نەدا خۆت ئەزانی چۆن بەخێوت کرد و ئەزانی متمانە زۆر بە ناهەمەتی گەورەیانم کرد ئیستا زۆر لا کەس و کارشێت حاڵیم چەند بە ناهەمەتی کوڕ و کچیان پێگەیانەوە خۆم چونکەم زۆر بە ناهەمەتی گەورەیانم کرد من دەستم ماچەکەم قوربانت بم قوربانی یەک برایەکی هەبوو سیروان یەک برایەکی هەبوو تا ئیتر بێمە ئەمە بێ ئامۆزا بێ کەس گەورەیانم کرد ئێوە ئەو سێژنە بوون بەش ئەم سێژنە لەگەڵ مامەیانە مامە ئیتر ئۆفاتی کرد هیوادارم براکان ئەوانەی وا لە سەنگەرێ بوونە لەگەڵ سیروانە برا بوون پشتێنیان لە یەک بوو پێڵاویان لە یەک بوو خواردنیان هیوادارم ئەو برایانەی وا ئیستە ماون دەنگ بە کوڕەکەم بدەن متمانەی خۆیانی پێ ببەخشن ئێستا تۆش هەرە بێ بڵێم کوڕی تۆشە ئارۆڵا کوڕ منە بە قوربانت قوربانی داجان دەست ماچەکەم بەخێر ناتوانم قسەکە دڵت پڕ بووە چی تێ بۆ هەر ئەو نەمان پێ بڵێ دەنگ بدەن بە کاکە پۆڵا وەڵا بە خێراتنێ گەرم و گوڕ ئەم جەماعەتە ئاکەم گشتی هیوام هەیە دەنگ بە پۆڵا بدەن پۆڵات خۆشەوێ ئارۆڵا هەموو شتێکم وەختێک کە من باسی دایکی و پوریم کرد وتی ئامۆژنیشم بەقەت ئەوان هەر دایکمەڵێ تۆ چیت هەیە وڵی منیش داواکارم بۆ ئەم کەسانی خۆمان هەمووی دەنگ بە پۆڵا بدا یەکێتێکەمان ڕزگار بێ نەجاتمان بێ لە هەموو ناماتیە وڵی منیش پێنجانم گەورە کردووەی تر ئەی تەمەند درێژ چوارێن لە براکان بەخوا دانەیەکیان دوای باوکی لە دایک بوو تر دایکی مانگ دوای زۆر بە نەهامەتی بەڵام لە پێناو کوردستان بۆ وانە وڵا لە پێناو کوردستان بۆ لە پێناو باوکیان چونکەم کورد لە ڕێبازی یەکێتیە لە ڕێبازێکێتیا بوو منی چونکەم باوکی شرین بوو لە دڵمان مناڵەکان شێ شرینە لە دڵ بێباکیش خۆم گەورەم کردووە بێباکیش خۆم گەورەم کرد وەڵا بێباک وەرە بۆ ئێرە بێباک وەرە بۆ ئێرە زۆر باسی بێباکمان کرد سیروان ئەوەیش خۆم گەورەم وەرە بێباک وەرە ئێستا تۆ کامیان بەدایکت ئەزانی کاک بێباک بەخێر بێ بەخێر تۆش دەڕی سیروانە بۆستی ببوورە ئەو تۆ کامێرە هەیە بۆ ئەو وەرە نێوانی هەردوو ئێرە ئێستا کاکە بێباک تۆ کامیان دایکتە هەرسێکیان وەکو دایکی وەکو لە دایک بوون والیدەیە بەڵام ئەمانیش هەم ئامۆژنم هەم پورم نەزیر لە دایکم زیاتریان بۆ کردوینە و زۆربەی دایکە شەهیدەکانی سنووری چەمچەماڵ سنووری گەرمیان ئێمە بە دایکی خۆمانیان نەزانین لەبەرەوەی هەموو دایکە شەهیدەکانی ئەو سنوورە هەموو دایکە نەفارەکان هەمان ڕەنجومان و بوونی ئەم دایکانە ئێمەیان بینیوە بۆیە ئەگەر ئەمان دایکمان بن دایکی دووەمیشمان دایکە شەهیدەکانی ئایچی تێ بۆ کاکە پۆڵا وەڵا هیوای سەرکەوتنی بۆ خوازین سوپاس بۆخوا گەنجێکی لێ هاتووە گەنجێکی ڕۆشنبیر ئومێدەوارین کوڕێکی بەتوانە و نوێنەرێکی ڕاستەقینەیەکی نیشتمانی کوردستان بێ ئەو حیزبەی کە خاوەنی 24,000 شەیدا بە دڵنیاییەوە دڵنیای لەوە کە نوێنەرێکی ڕاستەقینەی کە سوکاری شەید و ئەنفالی سنوورەکەی خۆمانە بێ ژمارە سیویەکە داوە لە هەموو هاوڕێ هەواڵ و خزمانەکەین هاوکاریمان بکەن بۆ سەرخستنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدی ژمارە سیویەک پۆڵای شەیە سیروان دەستێک بێکتان ماچەکەم ئێوە جێگەی فەخرن بە ناوی دەستگای میدیای کورساتۆ بە خێراتنتانەکەم ئێمەتان گەورە کرد سوپاسانەکەین من ماندووتان ناکەمە گەر بفەرمونون دابنیشن مەمنونتانە بم بۆی لەگەڵ کاکە پۆڵایە درێژەوە بەرنامە بدەیت سوپاسانە زۆر سوپاس بۆ ئێوەش گەورەیتان وە سوپاسانەکەین کاکە پۆڵا فەرموو ببوورە ماندووم کردن
کاکە پۆڵە ئەمە ئەرکت قورستر ناکا کە تۆ لە ناو ئەو هەموو نەهامەتی و ماڵوێرانی و لە ناوچەیەکی ئاوها سەربەرز و ئاوها نیشتیمان پەروەر و خوێن بەخش ئەتوی خۆت کاندید بکەیت ڕەنگە ئێرە نەک ڕەنگە دڵنیام کوڕی شەهید کوڕی کە سوکاری ئەنفال لێرە هەیە هاوڕێکانی باوکت لێرن ئەمە مێژوویەک هەیە لە مێژوویەکی پڕ سەروەری باوکت هەیە مەسەلەن لێرە تۆ ئەمە ئەرکت قورس ناکاوە ئەتوێ ئەم هەموو معانات و کێشە و ئازارە چی لێ بکەیت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاکزانە کەشتێوانێک کە کاپتنی کەشتیەکە بەرپرسە لە ژیانی کەشتێوانەکانی بەرپرسە لەوەی کە سەرنشینەکانی بگەینێتە کەنارێکی ئارام بۆ ئەوەی وجدانی ئاسوودە بێ ئەرکەکەی جێبەجێ بکە ئینسانیش کە پێشڕەوی وجدانی میلەتەکەی ئەکا وجدانی میلەتەکەی ئەگرێتە ئەستۆ ئەرکی قورسە لە بەرەوەی مامەڵە لەگەڵ وجدانی مرۆڤەکان ئاکات مامەڵە لەگەڵ حەسرەتی بێباوکی ئاکا مامەڵە لەگەڵ چاوەڕوانی دایک بۆ منداڵەکە مامەڵە لەگەڵ فرمێسک و ئازاری لە دەستدانی ئازیزەکانەکە مامەڵە لەگەڵ ئەماناکە مادام مامەڵە لەگەڵ ئەماناکە زۆر ئەستەمە ڕێ بە ویژدانی بدا بە دوای خۆشی و ئارەزوو و کەیف و ویست و حەزە تایبەتیەکانی خۆیان بێ لەبەر ئەوە پۆڵا خوددا هاوکار بێ ئەوەی کە لە نێتی ئەم نەفسایە ئەوەیە کە خۆی وەکو وارس ئەرکی وارسی زۆر قورسەکان زانە خۆی وەکو وارسێکی کوڕە شەهیدێک خوشکە شەهیدێک کچە شەهید و کوڕە ئەنفالێک ئەگەر ئینسان خۆی بە خاڵ و مام و براو دایک و خوشک و باوکی کە سوکاری شەهیددانا قەت چاوی لەوە نییە خۆی بە وارسی گیرفانی خۆی دانا سۆرانجان ئەو مایکەم بۆ بێنە من پرسیاری تر ناکەم قسەی خۆی کرد ئەمەوێ لەگەڵ ئەو بەڕێزانەیە بەڵێ تۆستان دەکەم بۆ بێنە کاک سۆران من ئێوەکەم بە پێشکەشکار ئێوە ڕەخنەیەک سەرنجێک تێبینیەک پێشنیازێک وەسفێکتان بۆ کاکە پۆڵا هەیە کورد و تەنی ساحەکە دەم بێەوە باشە کاکە سۆران فەرموو چێ قساکە فەرموو بەڕێزە فەرموو داواکارم لە کاکە پۆڵا کە دڵنیاشم وا ئەبێت وەکو چۆن کە سوکار و گەورەکانی ئێمە باسی باوکمانەکەن ئێمەش لە داهاتوە باسی خەباتی کاکە پۆڵا بکەین ئینشاڵڵا کە سەرکەوتووە پەرلەمانی بەڵام لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاسایی ئینشاڵڵا تۆ برای ئەوی نەوەڵا هەرە کاتە برا بەڵێ برامانە تەمەەن درێژ بەڵێ ئەگەر تۆش هەستی بتوانی جوابت چیە بۆ ئەو کاکێ ئەڵێت مەسەلەن بتوانین ئێمەش لە ڕۆژگارێکە شانازی بە خەباتی کاکە پۆڵاوە بکەیت کاکزانە بەرەبەری ئەنفال بەڵێ شەید حەمەڕەش بەڵێ پێشڕەوی ئەتوانم بڵێم زیاد لە 1000 کەس ئەکات لە گەرمیانەوە کە ئەنفال لە ئەنفالی سێ دەست پێکا لە گەرمیانەوە بۆ سنووری کەرتیسەی هەمووان کاک کامەران و کاک شاخەوان و کاک فریدونی ژاگەدارە شەید حەمەڕەش پێشڕەوی ئەم خەڵکە ئەکات بۆ ئەوەی ئەنفال نەکرێن شەید حەمەڕەشی گەرمیان کە مانگی 3 ساڵی 91 شەید بوو پێشڕەوی ئەم خەڵکاکە لە گەرمیانەوە بۆ سنووری 50 سەگرمە لە 50 و 53 شێروانەوە بۆ 50 سەگرمە لەوێ بە شایەدی مامۆستا جەلال شێخکەریم کاک عەلی زاوتی زۆربەی و پێشمەرگانی کەلیسە لە ژیانە ماون ئەم خەڵکە ڕادەستی باوکمەکە ئەڵێ کاک سیروان بتەبەن بە گریانەوە سێ شەو و سێ ڕۆژ بەڕێوەیە کاکزانە حتا ئەم خەڵکە ڕزگارەکە کە سوکار پێشمەرگەیە خەڵکە سڤیلەکەیە بەشێکی پێشمەرگەیە هەنێکی بریندارە کاک سیروان ئامانەتی تۆ ئەم خەڵکە ئامانەتی تۆ ئەم خەڵکە من سپاردەی تۆ کە مەگەڕێمەوە گەرمیان
بە گریانەوە باوکم و شەید حەمە ڕژێکتری جێڵن باوکم ئەم خەڵکە لە بەری 50 سەگرمەوە ئەگوازێتەوە بۆ بەری 21 کەرکووک و 25 خاڵخاڵان بە سەلامەتی ئەیانگەێنێتە ناوچە ئازادکراوەکان و لەوێ بەرەو ناوچە سنوورەکان باوکم لەو ڕۆژەیە ئەو ئەرکەی جێبەجێ کرد ئەو خەڵکەی بە سەلامەتی گەیانە جێ خۆی ئێستا ئەرکی پۆڵا ئەوەیە پێشەوی وژدانی خەڵک بکە وژدانی خەڵک نەفرۆشێت هەربژی کاکە پۆڵان فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سوپاس و هیوای سەرکەوتن بۆ کاکە پۆڵای شەید سیروان ڕەشەیی و ئێمە شایەتی سێ سیفەتی بۆ دێن بۆم کوڕە دەست و دەم و دایان پاکە و سێتێکیشمان بۆ هەیە بینی خۆی و خوا تێک نەدا لە پەرلەمان بینی خۆی خوا تێک نەدا لە دەستخۆش کاکزانە بەڕێزی شتێ ئەگەر هەبێت فەرموو کاکامرێن ئەوش کاک پشتیوانە تۆش قسەی بکە کاک پشتیوان فەرموو با پیا بەڕێز قسە بکات تۆزێ چیتە ئەو لای ماکە فەرموو لێرەوە سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ دادنێم بۆ هاوڕێ و هاوسەنگەرم شەید سیروان دیێڕەشەیی و شەید بەکر چۆڵمەکەی کەوەی کوڕەکەی لێرەیە شەید هیوا باڕۆیی ئەو براکەی لێرەیە شەید عەلی چۆڵمەکی عەلی چۆڵمەکی و لێرەوە سەری ڕێز و نەوازش دادەنێمێنم بۆ هاوڕێ و هاوسەنگەرانم بەڕاستی ئەگەر باشی ئەو شەیدانە بکەی بە تایبەتی باش سەید سیروان دیێڕەشەیی بکەی و کەی من یەکێک بووم لە ساڵی 1983 پەیوەندیم کرد بە شەید سیروان دیێڕەشەوە لە ناوچەی هەمەوەن لەو کاتەیە کاک سیروان فەرماندەی مەفرەزە بوو کاک شاخەوان ئەوەی سە لێرە حزوری هەیە جێگری کاک شاخەوانی خەسرەوخەیە جێگری بوو بەڕاستی ئەگەر باشی شەید سیروان بکەیت لەوەیە بە چەندین بەرنامە تەواو نەبێت یعنی ئەتوانیت ئەگەر بمانەوێت ڕۆمانێکی گەورە لەسەر خەبات و سیاسەتی و تێکۆشانی شەید سیروان و هاوڕێکانی و تەواو نابێ وای من خۆشحاڵم کاکە پۆڵا ئێستا خۆی کاندید کردووە بۆ ئەوەی ببێت بە ئەندام پەرلەمان لە پەرلەمانی عێراقا هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئێمە وەکو هاوڕێ و هاوسەنگەری باوکی لێرەوە بەڵێن دەدەین هەرچی لە توانامانە هەبێت هەرچی پێمان بکرێت هەرچی توان شەو ڕۆژ درێغی نەکەین متمانەتان پێێتی لە بەروی کوڕی پیاوێکی قارەمانە ئێمە کاک سیروان لە دڵی ئێمەیە ئێمە ئەزانی سیروان قیمەت و هەیبەت و هەیمەنە و پیاوێکی چکارایە بوو بەڕاستی ئەوەی کاک سیروان دیێڕەشە و هەواڵەکانی باتی چەند ناوێکم کرد کاک بەکر چۆڵمەکی کاک شێر عەلی چۆڵمەکی کاک هیوا باڕۆیی کە فەرماندەی کەرتەکەمان بوو ئێمە ئەگەر وەفامان هەبێ بەرامبەر بە گۆڕەکەی شەید سیروان وەفامان هەبێ وەکو هاوڕێک و هاوسەنگەر ڕێچکەی و ڕێبازی شەید سیروان بەرنادین و هەر ئاوا شەید سیروان و ڕەفیقەکان وای لێ کردوین کە ئێمە پۆڵا هەوڵ و مادوومینێکی زۆر بدەین بتوانین لەم هەڵبژاردنەیە سەرکەوتنی گەورە بەدەست بێنێ دەستخۆش سپاسەکەم حەز ناکەم حەزەکەم ئەوە بۆیە بە کورتی باسەکەم بۆ ئەوی دەرفەت هەبێ بۆ برادرانە بەڵام لێرەوە کاک پۆڵا داوای لێ دەکەم وەکو برازایەک خۆم وەکو کوڕی شەید سیروان دیێڕەشەیی هەرچی لە دوانیانە هەبێت ئێمە جوهدی بۆکەین ئێمە هەرچی لە توانێت بۆی ئەەکەین بەڵام هیوادارم جێگەی متمانی هەموو لایەکمان بێ بۆ ئەوەی ئێمە سەربەرد بی لە ناو خەڵکە بەڵێ ئێمە دەنگامان بێ فیڕۆ نەچۆ دەنگامان بۆ کاکە پۆڵایە هەڵ دەدەین ئینشاڵڵا حەزەکەم زیاتر دەرفەت دەم بە برادەرەکانم بەڕێزەکانم بۆ ئەوەی بتوانین کردن زۆر سپاسەکەم بەڕێزی شتر فەرموو کاک فەریدون فەرموو
کاک فریدون ڕێشێتی وە باڕۆیە بەخێر بێ هیوادارم کاک پۆڵا نوێنەرێکی ڕاستەقینەی گەلەکەمان وێ لە بەغا بە هیوای سەرکەوتنینی ئینشەڵا هەموو کەسوکاری ئێمە ئامادەین دەنگی پێبین و بچێتە پەرلەمانی عێراق. سپاس. بەڵێ ئەها کاک چیتر ئەتوانێت کاک پشتیوان تۆش بچۆ تا ئێمە ڤیددیۆیەکمان هەیە کە فەرمونون ئێمە کەسێکی تریش شایەتی بۆ کاک پۆڵا داوە ئەگەر دقەیەک لێمان بۆستی ئەو خێزانی پیاوێکی زۆر قارەمانە ئەفسانەیەکی گەلی کووردا یەکێکە لەو پاڵەوانەکانی گەلی کورد با بێکەوە گوێ لە حاجی نیشتیمان بگرین خێزانی شەهیدی فەرماندە و ئازا و تێکۆشەر شەهید مامەڕیشا کە قسە بۆ کاکە پۆڵای شەهید سیروان دێڕەشەی کاندی ژمارە چویەکە با بێکەوە بینەری بوو. کاکە سیروان ساحب خەباتە و ساحب ماندووبوونە و پیاوێکی ئازا و قارەمان بوو، پیاوێکی چارە بوو، پیاوێکی گورجوگۆڕ بوو، پیاوێکی بە حەیا و بەشەرە بوو، پیاوێکی داوانپاک و دەستپاک بوو. کاکە سیروان بیرۆیم هەر پێشمەرگە بۆ خەباتی و بنەماڵەکەیان هەرێکێتی بوونە و خەباتیان کردووە. کوڕی ئازا و گورج کوڕی پێشمەرگەی لەخوا بەزیاوێ و ئیسایکێ لە کوڕەکانی کاکە پۆڵا کاندیدا لە ڕیزی ئەم هەموو کاندیدانە و کاندیدا بەڕێزانە حەزەکەم هەموو کاندیدەکان دەرچن بچنە پەرلەمان بۆ کوردستان. کاکە پشتیوان ببوورە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم هەر بژیت هیوای سەرکەوتن بۆ جەنابت و بۆ کاکە پۆڵا شەخوازم. کاکە پۆڵا وێڕایەوەی کە کوڕی ئەو شەیدە قارەمانەیە خۆشی کۆمەڵی سفاتی زۆر جوانی تایە، خوێنەوارە، لە ڕووی دینێ و شارەزایەکی باشەیە، لە ڕووی زمانەوانەوە و نووسەرێکی زۆر باشە. هیوای سەرکەوتنی زیاتری بۆ خوازم و داوا لە هەموو کوڕووکتانی شەید ئەەکەم دەگی بۆ بدەن و بینێنە پەرلەمانی کوردستان. پەرلەمانی عێراق ئێوەش جێگەی فەخرێن کوڕی شەهیدێکی قارەمان. کاکە پشتیوان چیتر قساکە فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم من وەکو کوڕێکی ئەنفالکراوی گەرمیان داوا ئەەکەم لە کاک پۆڵا هیوای سەرکەوتنی بۆ خوازم داوای لێەکەم نەک هەر خۆی لە پەرلەمانە وەکو تیمەکانی تیژ و تیمی یەکێتی ژمانی کوردستان کاری جدی بکەن بۆ هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوانمان. هیوای سەرکەوتنی بۆ خوازم و دەستان خۆش بێت. ببوورە چی داوا لە هاوڕێ و هاوسەنگەرەکانت هاوڕێکانتەکەی بۆ پشتیوانی کردنی کاکە داوا لە هەموو کەس و کاری ئەنفالکراوانەکەم لە بەرەوەی کاکە پۆڵا خۆی دایکێکی ڕەشپۆش پێگەیاندووە و نازی بێباوکیایەتی بینیوە دڵنیام لە ئاستی متمانەی هەموو خەڵکێکا بێت. بۆیە داوای لێکەم کە کاتێک گەیشتە پەرلەمان خۆشم کوڕی ئەنفالم بەڵێ کە گەیشتە پەرلەمان بدات بۆ هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوانمان. دەستان خۆش دەستخۆش بەڕێزتر فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەین دەستان خۆش بێ بە خێراتنی کاکە پۆڵاشەکەین. من وەکو کەسوکاری شەهید کاکە پۆڵا دڵنیام نوێنەری ڕاستەقینەی شەهیدانە. هیوادارم داکوکی کارێکی سەرسەخت بێ بۆ سەرخستنی کەسوکاری شەیدان و لیستی 222 ژمارە 31. ئێمە وەکو کەسوکاری شەهید ئامادەین هەمومان دەنگ دەینە کاکە پۆڵا چونکە شایەنێتی لەبەر کۆمەڵی سیفات یەک کەسوکاری شەهیدە و کوڕە شەهیدە، دوو کەسێکی زۆر خوێنەوارە سپاس بخوا حوت کتێبی هەیە بە زمانی کوردی عەرەبی ئینگلیزی و هەروەها شارەزایەکی زۆر باشی هەیە لە زمانی عەرەبی ئینگلیزی کوردیە. هیوادارم سەرکەوتوو بێ و ئینشاءڵڵا جێ متمانەی خزمانە بێت هەموو لایەک. دەستان خۆش بێت. دەست خۆش بەڕێزێکتر
فەرموو هەندێک جواب بدەوە کاک پۆڵە هەندێک جواب تا ئەو بەڕێزە ئەگاتە سەرمایکەکە مەسەلەن ئەو بەڕێزە هاوڕێ هاوسەنگەری باوکتەوتی ئێمە ئەزانین کە ئەتوانێت ئەو ڕێبازە بەردەوام بکە طبعا لەوەی کاک شێرکۆ دەست پێەکەم کە کاک شێرکۆ ئاماژەی وەک سواسێکم خوا هاوکار بێت لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بین کاک زانە نەسی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم درودی خوای لەسەر بێ سنوورەکانی خوددا بپارێزە خوات پارێزێ بەنسبەت ئەوەی کەم نەبمە مای ڕووزەردی بۆ ڕابردووی باوکم و ڕەفیقەکانی باوکم ئەوە بەرنامەمەکە ئێستا ئەرزدانێکم ئەگەر خوددا هاوکار بێ ئەم پرۆسەیە 1448 ڕۆژە خوا بیزانێ نیەتی ئەم نەفسە ئەوەیە ئەم 1448 ڕۆژە یەک ڕۆژی بۆ خۆشی و لەزەتی ژیانی خۆی بەکاردێنی بینە پێشەوە فەرموو کاک زانە سڵاو لە تۆ سڵاو لە کاک پۆڵا دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم هیوای سەرکەوتن بۆ کاک پۆڵا خوازم گەنجێکی ڕۆشنبیر گەنجێکی مستەقف گەنجێکی خوێنەوار گەنجێکی بە ئەمەک و ئەمین منم شایەتیانم لەلایە هەر کەسێکی شایەتی حەقی لەلا بووە بێ شایەتی حەق شایەتێکە بدات من ڕووی دەمەکەمە کاک پۆڵا خۆی هەڵقوڵاوی چینێکی ناو کۆمەڵگەی گەرمیانە چینێکی غەدر لێکرا و لە هەموو ئاستەکان لە ئاستی خزمەتگوزاری لە ئاستی مافی موچە لە ئاستی هێنانەوەی ڕووفاتی ئەنفال کراوان من ڕووی دەمەکەمە کاک پۆڵا بەرنامەی چییە بۆ خەڵکی ئەنفال چەمچەماڵ خەڵکی گەرمیان ئەو خەڵکە بەشمەینەتە ئەو خەڵکە حەقورا و مافراوە دەستخۆشیتان لێەکەم سپاس فەرموو شەمچەماڵ بە هەر حەوت ناحەکەی و بە هەر 370 دەیەکەیەوە کاکزانە کە من باسی شەمشەماڵەکەم بەندە وەکو نوێنەری قەزایی شەمشەماڵ کاندید کراوە و لەسەر سنووری شەمشەماڵ خاوەنی 6858 شەیدە کە لەویا ئاماژم بۆ کردوتم خۆم بە وارسی ئەمانە ئەزانم بە بێ جیاوازی بەخوا لە دڵمەوە ئەم قسەیاکەم لەبەرەوەی شەهیدی دەیەکەی من و شەهیدی بۆ باوکم و هەموو ڕەفیقەکانی هیچیان کەم و زیاد نییە هەمووی لەبەر قەزەی کوردبوون لەبەر قەزەی نەتەوەی نیشتیمانی ئەنفال کراون یاخود شەید کراون لەبەر ئەوە ئەوەی کە هەدەفی ئەم نەفسەیە ئەوەیە کە لیژنەیەک لە ناو پەرلەمانی عێراقا بە ناوی لیژنەی شوهەدا و سوجەنای سیاسی ئەگەر پۆڵا و هاوڕێکانی ئەو 1448 ڕۆژە ئەو 1448 ڕۆژە بتوانن لۆبیەکی دڵسۆزانە لە ناو ئەو لیژنانەیە دروست بکەن وەڵڵە ئەتوانن خزمەتی میلەتەکەیان بکەن بەڵام بەو شەرتەی ئەم ڕۆژانە تەرخان بکەن چونکە ئەم ڕۆژانە ماڵە لە گەردنیان لە دنیا و لە دیوانی خۆش ماڵە لە گەردنیان کە چۆن هۆکە هاوکار ئەبێ هۆکارێک ئەبێ بۆ هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان چونکە ئەوێ خاکی عەرعەر نامۆیە بە ئازیزانمان خاکی عەرعەر هی ئێمە نییە و نامۆیە بە ئازیزانمان ئەوان ئەو ڕۆژە ئاسوودەن کەس و کارمان ئاسوودەیە کە ڕووفاتی ئازیزانمان بێنەوە خاک و نیشتیمان و زێدی خۆیان بێگومان دەستخۆش من لە چەند جار هاتوومەکە چەمچەماڵ و شۆڕش و بۆ بەرنامە بە تایبەتی لە دوایەوەی کە خانمیەکەمی عێراق هات و شاناز ئیبراهیم ئەحمەد بەشێک لەو ڕووفاتانی لەگەڵ هاوکارەکانی هێنایەوە شەرمەکەم پێ بنێمە سەر خاچی چەمچەماڵ و شۆڕش و دەوروبەری ئەزانم هەموو شوێنێک خوێنی شەهیدێک گێسک و پرووسکی شەهیدێکە یعنی بەڕاستی بەبێ مجامەلە هەموو جارێک کە دێم داخڵە بم لە تەچێوە دڵم پڕە بێ بەرنامە ئەەکەم بۆ خۆشی بێ بۆ ناخۆشی بێ بۆ یادی ئەنفال بێ بە تایبەتیش من زۆر جار بۆ ئەو کاتێک کە خانمیەکەمی عێراق ئەو چالاکیانەی لەوێ کردو و ڕووفاتەکانی هێناوەتەوە ینی بە حەزەرەوە هەنگاوەنێم ئینسان شەرمەکە و ئێستاش من ساڵانێکی زۆرە ڕاگەیاندن کارم وەختێک کە ئێوە لێرن کە سوکاری ئەنفال و شەهید بەڕاستی هاوڕێکانیشم لە پشتەوە یعنی
زۆر هەستیارترین زۆر بە حەزەرترین زۆر بە شەرمتر بەرنامەکە پێشکەشەکەم بۆ لەبەر گەورەی ئێوەیە لەبەر دڵسۆزی ئێوەیە لەبەر قوربانی ئێوەیە ئەڵێم نەکا خوا نەخواستە من شتێ بکەم دڵیان گرد بگرێ بۆیە مقەسیریان کەم و کورتێکمان هەبێ بۆیە ئێوە گەر هەر شتێکمان هەبێ بە گەورەی خۆتان بمانبوورن ئێوە تاجی سەری ئێمەن سپاس دەکەم کاک زانە ئەوانی کە لە ئەنفالە ئەو وەزعیان بە چاوی خۆیان بینیان کە زیلەکان چۆن ئەهاتن ژن و مناڵیان لێکجا کردەوە کوڕ و کچیان لێکجا کردەوە ئیستەیش بیان دوێنە قەنەعەتم وایە زریکەی ئەو کچانە لێگوێیان بێ زریکەی ئەو مناڵانە لێگوێیان بێ لە دڵیان بێ من ئەو زریکەیەم نەبیستووە لەدایک نەبووم بەڵام لە دڵمایە شاری ئێمەی شاری وەفا و سۆز و متمانەیە یەک نمونەیەک باسەکەم ئەگەر ئیجازە هەبێت فەرموو ڕەنگە کاک کامەران ئەو شایەتیە بدات ئەگەر هەڵەیەکیش لە مێژوەکەیا بوو بۆم ڕاست بکاتەوە سوپاسێکم ساڵی 1970 کاگازاد مامچەچان فەرماندەی کەرتی سێ بوو لە 59 حەمرین لە بورجەکەی هین شەهید بوو مارە ڕەش دارە ڕەش عەفوو لە بورجەکەی دارە ڕەش شەهید بوو دوو ڕۆژ پێشەوەی شەهید بێ چەند کەسێکی ناردوو بۆ داوای ئافرەتێک کە بیخوازێ و بێتەوە و مارەی بکە بە شەرعی ئەرز و ئاسمان مارێک ناردی بۆ داوای ئەم ئافرەتە ئەم ئافرەتە قەول و قەرار لە بین هەردوو بنەماڵەیە بوو کە پێشکەشی بکەن بەڵام ئەو شەرتەی کە لەم جەولەیە هاتەوە پێشکەشی بکەن کاگازات فەرماندەی کرد بوو ئەو شەوە خۆی و 6 پێشمەرگەی تر هەڵم نەکرد بێ 6 یا 7 پێشمەرگە بوو شەهید بوون ئەو ڕۆژ ئەو شەوە کاگازات شەهید بوو کاکزانە تا ئەم دەقەیە کە ژاڵخان شووی نەکردوێتەوە مارێژ نەکراوە تۆ ئەزانی ئەبیتە نوێنەری ئەو قسەکەم لەسەر چییە؟ یعنی یەکێک خەڵکێکی ئاو من هەفتەی پێش قسەم لەگەڵا کرد بەخوا 4 ساڵە خوا شایدە بۆ هێگەڕێن 4 ساڵە بۆ ئەم کە ژاڵخان ئاگەڕێن خەڵکی دەیەکە ناوی قەشقەیە لە سنووری قادرکەرم هەفتەی پێشوو قسەم لەگەڵا کرد یەکێک خەڵکێکی ئاوا نوێنەری خەڵکێکی ئاوا بێ خەڵکێکی ئاوا متمانەی پێ بکات چۆن ڕێ بە وجدانی خۆیەدا چۆن ڕێ بە وجدانی خۆیەدا بێمتمانە بێ بەرامبەرم دەست خۆش من لە کۆتایی هەموو بەرنمەیەک کاندیدەکە ڕۆیشتۆتە ئەوێ وەک خەڵک لەسەر ئەو مایکە قسەی بۆ خۆی کردووە بەڵام لەم بەرنمەیە ئێمە بیرۆکەکە ئەکۆڕین داوا لە دایکەوەلیدە ئەکەم بڕواتە ئەوێ دوا قسەی چی بە کاکە پۆڵە ئەڵێ ببوورە مادووتەکەم دەستت ماچەکەم بەڵام خوا دەستی بگرن با هەمومان لە حزوری ئەوە داجە چی ئەربژی کاکە بێ مایکەکەی بۆ ڕێکەکەی شاخەوان ویستی قساکەی ئە ببوورە بەرنامەکەم تەواو ببوورە ئەگەرا بۆستین حەزمە کرد ئاماژەشم کرد چی بە کاک پۆڵای شەهید سیروان دێڕەشەیی کاندیدی ژمارە 31 ئەوە بە کاکە پۆڵا ئەڵێم متمانەی خۆی لەدەست نەدا خوێنگەرم بێ بۆ شەهید بۆ ئەنفال بۆ کچ و کوڕ شەهید وەکەکەی باوکی بێ باوکی میێوانێکمانە دەوید والیدا ئەبێ سفرەکە من دایخەم ئەبێ ئاوا بێ متمانەی خۆشی لەدەست نەدا ئەو شیرەم حەڵاڵی نەبێ ئەگەر ئەو هینە لەدەستەدا ئەو متمانە شیر سپین حەڵاڵی نەبێت ئەگەر متمانەی خۆی لەدەست بدا بۆش کە سوکاری شەهید کە سوکاری ئەنفال کە سوکاری لێقەوما و هەژار داما و خۆم چووکەم زۆر نەهامەتیم دیە گشتیم دیوە ئەبێ هیوادارم کاکە پۆڵا ئەو متمانەی خەڵک لەدەست نەدات بژی داجە سپاس دەستی ماچەکەم فەرمی زۆر سپاس کاکە پۆڵا وەکو دوا قسە چی بەوەی دایک تەڵێ کە زۆر قرس بوو ئێستا دایکم تۆزە بە زەحمەت هەسا لەسەر کورسێکی بەڵێ ڕەنگە کەسێکە بێ تەمەنی لە دایکم زیاتر بێ و توانای کەمتر بێت زۆر بە قورسی ئەو ڕۆژە بچێ دەنگ بە پۆڵا بدە ئەو ڕۆژە کەسێک ئەچێ بۆ دەنگ بە پۆڵادا ڕەنگە وەکەڵێ وەکو پێویست نانی ئەو شەوەی نەبوو بێت ئەمە دوو
کەسێک دەنگ بە پۆڵادا ڕەنگە ئەو ڕۆژ دەستی بەدەست نوێژ بێ بچێت نوێژی چاشنەنگاوی کرد بێ بچێت بچێ بۆ سەر سنووری دەنگدا و دەنگ بە پۆڵادا کەواتە نوێژ خوێنێک برسیەک دایکە شەهیدێک ئەمانە لە گردنی پۆڵایە ئەبێ پۆڵا لە خواردن و خواردنەوە و پۆشاکەکەی بەریشی حساب و کتاب بکە نەک تەنها لەبەرەوەی پۆڵا لەسەر ئەساسی کاکزانە ئەمە دووشتی زۆر جیاوازە خەڵکێک خۆی کەسابەتەکە لەسەر ئەساسی کەسابەت و ڕنج و چونەڵی ئەوەی خۆی دەوڵەمەنە بێ ئەمە فەرقی هەیە ئازادە حڕی نەفسی خۆیەتی چی ئەکا چی ئەخوا چیە پۆشی بەڵام خەڵکێک لەسەر ئەساسی ئەم سێ چوار توێژەی کە باسم کرد توێژی تر زۆرە ئەچێتە جێگە و پێگە و شوێنێک ئەمە لەسەری ماڵە لەسەری ماڵەوەی دایکیشدات سەسەری ئەخیر کەلیمەتم پێ بڵێ چی بە دایک دەڵێی بەوانی بەخێیان کردی زۆر بە کورتی گردنم ئازا نەکات ئەگەر لە ئاستێم قسانیان نەبوو وەکوتم هەڵبژاردەکانی لیستی 222 باشترینەکانن من لە تەواوی ئەو بەرنامەیە حەزمە کرد دەجار دەنگم هەبێ بۆی دەنگ بۆ پیاوێکی ئاوها بدەم بۆی دەنگەکەم بە فیڕۆ نەچێ ئێوەش دەنگ دەم بە 222 کاندیدی ژمارە 31 کاکە پۆڵای شەهید سیروان دیێڕەشەیی لەسەر ڕێبازی باوشێتی ئینشاڵڵا لەگەڵ هاوکارەکانم ئەم بەرنامە تایبەتەمان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوەش.